جا ئەمڕۆ لەگەڵ هەموو ئەم دیمەنە جوانانەیە ڕۆژی ڕازانەوە و جوانکردنی چەپکە گوڵە ئەوەی کە ئێمە گرنگی بین بەوەی کە دڵی یەکتر خۆشکەین لە ڕێگەی ئەوەی کە چەپکە گوڵی پێشکەشی یەکتری بکەین جا دوێنە شەو ئێمە کاتە لە گروپەکە باسی ئەوەمانە کرد وتمان کە ئەمڕۆ ڕۆژێکی ئاوایە و لەسەر میوانەکە و بابەتەکە گفتگۆمانە کرد ئەمڕۆ پەیوەند لە ماڵەوەیە سڵاومان بۆی هەیە هەرکە لە گروپەکەیە باسی ئەومانەکە وتم وەڵاهی خۆجوانێشە لەم ڕۆژە چەپکە گوڵێکە پێشکەش بکرێت ڕێک بینیم سەرک و دوایەوەکەم گفتگۆکانمان تەواو بوو جەڕەسی ماڵەوە بیسرا بینیم پەیوەند عزیەتی کێشاو یەک چەپکە گوڵی بۆ من ناردۆ جا چی لەوە جوانتر چی لەوە خۆشتر تۆ ئەم سورپرایزە جوانانت بۆ بکرێت ئەوە شەو لە ماڵەوە دانیشتوێتی ئاگاد لە دنیاە بێت چەپکە گوڵێکت بۆ بنێرە هاوکارەکەت ئازیێت کێشە لە شەو لە باشتر تۆ بایەتی وەرە بگرتە ئەو لە شەو لە باشە چوو بەڵام تۆ ئەوە سورپرایزیان بۆ شتێکی زۆر حسابی حەسە دوێکەوە یەکەوە قسەیەکە کردن خۆی ئەمڕۆ ڕۆژی با بڵێن دیزاینکردنی گوڵە ئەوەی کە گرنگی بدرێت بەوەی کە تۆ مادام دڵی کەسێک بەم نعمەتە جوانە خۆش ئەەکەی تۆزێکیش بە و لایەنە جوانکاریەکەی گرنگی بێ هەرچەند ئەستا بە خۆشحاڵی لە لای خۆمان زۆر گرنگێدرێت بە ڕازانەوەی چەندی شێوازی جیاوازی هەیە بۆ ڕازانەوەی گوڵ لە هەمووشی گرنگترەوەیەکە ئەو شوێنانەی کە گوڵی تیافرۆشن من زۆر دڵخۆشم کە خانمان لەو شوێنانە نیێستا یعنی ئەمەش بۆیە کە دەستی کار زیاتر بێت و ئەوان ئەڵێن زەوقی خانمان جوانترە لە ڕازانە وردترن ینی بۆ ڕازانەوە زۆرجار من پرسیارم کردووە کاچیت ئەڵێ پێویستم بە چەپکە گوڵە ڕاستە خۆ پێت هەڵێ بۆ چی داوێت ینی بۆ بۆنەکە و چییە ئیتر بەپی بۆنەکەت بۆ دەڕاستێنێتەوە ئەمەش لە زۆربەی وڵاتانە کاری لە سەرکرێزیان زۆر جار لەوانەیە یەک گوڵ بێت بەس بە شێوەیەکی ڕازێنەوە زۆر جوان بێت بۆ کەسی شوێنێری سام چەپکە گوڵی بەدەستۆیە چەندی شێوازی تریشی هەیە کە ئەمڕۆ بزانین زیاتر قسەی لەسەر خۆی لە هەمووشی گرنگتر ئەو لطف و ئەو محەبەتەیە لە پشت ئەم چەپکە گڵەوەیە کە ئێستا مەڕێک ئەو محەبەت و مهرەبانی پەیوەندم وەرگرت ئێوەش لەمە بەدووە ئەگەر ویستان چەپکە گوڵی بۆ کەسێک بنێرن ئاگاتان لەوە بێت کە لەگەڵ ئەم دیارە جوانەیە وشەکانیشتان لە یەکتری درێخ مەکەن جێمە هەر لەسەر چەپکە گوڵەکەمڕۆ لەگەڵ میوانەکەمانە ئەدوین بەڕێز عەلی عوسمان محەممەدمان لەگەڵای پسپۆری ئەندازەکاری و دیزایانی باخچە لەسەر گرنگیدان بە با بڵێن جوانترکردن و ڕازانەوەی چەپکە گوڵ زیاتر گرنگی بە ئەم دکتۆر عەلی فەرموو بەخێر خۆشحاڵین بە تەندروستی گەیشتویت سپاسانەکەم ئازیێتمان دای بم بە یاگیانی خۆشەویستیشمان باش فەرموو زۆر بەخێر بێ بۆ ئەوەی کە کاک عەلی کێشت بۆ دروست نەبوو لە ڕێگا وڵایی تقریبا لێرە کە هاتی ڕێگاکە سیاری بەرزم پێ بووە تەنیشتەکە هات ئاوڵاتیان گرفتیان بەڵە زۆریان تا خوارە ڕۆژتە قەرەباڵخێک دەی هیوادارین کە سیارەکەی کەوتوانن لێرە ئێمە بە ئێوە ئاڵێن تیمەکان زوو بگەنە ئەو شوێنانە بۆ ئەوەی کە بتوانن چارەسەری ئەو کێشەیە بکەن بۆی کە زیاتر هاوڵاتیان گرفتیان نەبێت چونکە هەندێکیان پێوەستن بە دەوام و کارکردنی خۆیانەوە زۆر بەخێر جا ئەمڕۆ دکتۆر عەلی ڕۆژی گرنگیدان بە دیزاینکردنی گوڵ و چەپکە گوڵەکانە هەر خۆت کە مادام ماشەڵڵا و لێبێ هەموو با بڵێن تەمەنی کاری خۆتت زۆر بیت ئەڵبەتدانەوە بۆ خزمەتکردن لە بواری گوڵوگیا و پەروەردەکردن و بەخێوکردنی گوڵوگیا تا چەند نێوانە هەیە لەگەڵ بە دیاری پێشکەشکردنی گوڵە وڵی بەنسبەت گوڵەوە چۆنەڵی ئەڵە زمانێکی گفتوگۆی تایبەتە لە نێوان زۆربەی چینی توێژەکانە بەتایبەتی لە نێوان هاوڕێیان و خۆشەویستانە یعنی زۆر جار مەسەلەن بەنسبەت ئێمەوە تقریبەن یانی هەمووی لەوانەیە 20 ساڵێکە زیاتر ئەم کللتورە لە ناومانە بڵین بڵاو بووەتەوە جاران مەسەن چی بۆ لای نەخۆشێک ئەتا بۆ خەسخانە دەچوی مەسەرەن شیرینێکە دەبێت شەورێکە دەبێت ئێستا بڵین تقریبا بەوەی ئەو کللتورە گۆڕاوە زیاتر مەسەن گوڵ بەکات دێ تقریبا پێش 25 ساڵە لەمە پێش دوکانێکی تایبەت نەبوو بە گوڵ فرۆشتن ئێستا مەسەن لە شارەکانە بەدەیان هەیە ینی مەسەرەن ڕاگەاندنەکانیش دەوریان هەیە لەم بڵاوکردنەوەی ئەم کللتورەیە بەڕاستی ینی زۆر بەرە پێش چووە و بەنسبەت گوڵەوە بەڕاستی ینی نوێ نییە لەوانەیە مەسەن لای ئێمە بۆی زروفەکەەوە مەسەن ئێمەش لەوانەیە لە سەردەمانێک ئاوا بووە بەڵام زۆروفی زۆر ناخۆشە ڕۆژ مەسەن وڵاتە وای کردووە ئەو کللتورە کەم بێ بۆ نمونە بەهار بواە گوڵە نێرگسیان لێ کردەوە هەڵاڵەیە گوڵاڵەیان لێ کردەوە ئەمانە هەبوو ئەوەی کە لە
با بڵێن دەشت و دەرا هەبوایە بەڵێ بە تایبەتی مەسەرەن زۆربەی گوڵەکانیان مەسەبەتی گوڵە بووەندارەکان مەسەن لەوانە شلێرە مەسەرەن نێرگزەکە بۆ نەچی خۆشیە زۆربەی گوڵەکانی تریش مەسە مێلاقەیەوانەیە ژنە بەتەمەنەکان دایم ڕێحانەیان بەڵێ دایمە چۆنەڵی سمەڵە مەسەن ڕێخەکە ئەم شتانە گوڵ و شکراوەتەوە مەسەن ڕێحانە هەزاران ساڵەکەی بڵێ بەڵام بنسبەت چۆنەڵی ئێستا زۆرفەکە گۆڕاوە ئێستا مەسەن جووری شوشایە خانی پلاستیکی ئەوایە ئەتوانی بە درێژایی ساڵ مەسەن گوڵ بەرەم بێنی ینی یعنی ئێستا مەسەن خۆشبەختانە دەیان مەشتەلمانەیە مەشت ینی کە ئەو شتە هەم هاوردا کرێ هەم چۆنەڵی ئەهێنرێت هەم لە هەمان کاتیشا بڵێن لەم خۆشە بەرەمەهێنرێت ئێستا لای خۆشمان هەیە ئەم زۆر بەڵە زۆر ینی تقریبان بەدیان پرۆژای مەسە گوڵ بەرەمەهێنر بۆ مناسبات بینە سەر جۆری ئەو گوڵانە کە لەوانەیە ئێمە وەکو هاوڵاتیان زۆر جا پرسیارمان لا دروست پێ ماشەڵڵا منە گوڵەکان جوانن کە لە ناو دوکانی گوڵ فرۆشەکەیە ئیتکەش و هەواکەی وا بۆ لەبار کردووە زۆر جوانە بەڵام میتراوە کە کرێ بە چەپچێک و ئەیهێنی ڕۆژێکی بەسراچێ وش کەڵەگەڕێ ژینگەکەی ئەوە نیە ئەو کەش و هەوایی کە چۆن بۆ بگونجێنین ئەگەر مانێ گوڵەکە تەمەنی زیاتر بێ ئەو سا ڕاهاتبووین کە گوڵیشان بۆێنە یەکسەر دەکێکمە ئاومانێ ناماکرێت ناو دۆلکە ئاوەکەەوە بەس ئەمانە هەندێکیشان هەر بەوەشەوە هەر وشکە بن بەڕاستی بەنسبەت مەسەرەن گوڵی شەوکە جۆرە ڕۆکێکی تایبەتیە ئەڵێ ئەو گوڵەیە کە لە دایکی لێکرایەوە سیز نەبێتەوە بنسبەت مەسەرەن نەمامگەکان سەتڵی تایبەتیانەیە مەسەرەن موادی تا مادەی پارێزەر لامان کاتە مەسەن چەند مادەی کیمیایی و تۆزە شەکریشی لەگەڵایە بۆی مەسەلەن چۆنەڵی خواردن با بە ڕۆکەکە و ماوەی کامێنێتەوە ئەمە لە ماڵی شێمە توانێ وای لەکەن بەڵێ توانین بەنسبەدەم گوڵەوە کە مەسەلەن شەکەکە بووەکە جاری وا لە ژێرەوە ئیسفنجە دانیشتێ و کتەبەتوەر لەبنی تەبەتوەری ئیسفنجایە تا ڕادەیەک مەسەن ڕێژەیەک شیتیایە یعنی تا مەسە سعاتێ 2 ساعت بەشیەکە تا گا مەسەن بەدەستی تۆ کە بەدەستی تۆ مەسەن چەپکەکە گەشت بەدەستی تۆ نابێت وای بیاڵیتەوانێ ئەبێ مەسەن گوڵدانی تایبەتی هەیە ینی ئەو بڵین کاغەز شتەی لێ بکەیتەوانێ جاری وا مەسە گە لە ژێرەوە ئیسفنجەشی پێ بیا مەسەن مادەیەکی بۆی وشک نەبێتەوە توانێ وش لێکەیتەوانێ ئاوێکی تا حدێ مەسەن ئەو گوڵدانە نیوەی بکەی لە ئاو لە هەمان کاتاگەر هیچ نەبێ مەسەن کەوچکە چایەک دوو کەوچکە چای شەکری تێکەی ینی ئەتوانێ ئەمە بڵێن خواردنی باتێ بۆ ماوەی جاری وا گوڵێت بۆ نمە گوڵی داوەتی تا 500 ڕۆژ ئەمێنێتەوانێ گوڵی گوڵەباخ مەسەن تا 10 ڕۆژ ئەمێنێتەوە دکتۆر ئامانە ناوی گوڵەکانمان پێی ئەڵێ ئازیەت کێشی ئەمەیان نەزانم گوڵە بە ڕۆژە ئەمە دەستکاریش کراوە ئەم گوڵە بە ڕۆژانە یان خۆی وایە ئەمە گوڵە بە ڕۆژەی زیینەیە مەسەر ئەمە داوەتی تایە گوڵی جربێرای تایە گوڵەباخی داوەتی کامەیە ئەمە داوەتیە ئەمە جربێرایە مەسەر ئەمایان گوڵە باخە ئەمە گوڵە بە ڕۆژەی زیینەی پێڵێن ئەمە سەر چەند گەڵایەکیش دانراوە ئەمە گەڵای ئەسپی دەسترایە بۆی جوانی باەوە حاشەیەک بۆ دکتۆر بۆ ئەم چاوکە گوڵی ئێسا بەدەست هاوکارم سەحرەوەیە بۆ ئەمە چەندێک ئاوی پێویستە دۆلکەیەک و چەندێ شەکری تێبکەوی کاڵێ خواردنێکی بۆ ئامادە بەڵێ بەنسبەت ئەو چەپکۆ گەورەیە مەسەن تۆزە گوڵدانەکەی چەند شێوەشی گوڵدانمان هەیە و چەند دیزاینێکیشمانەیە مەسەن بۆ دانانی گوڵ هەمانە بە شێوەی مەسەلەن تۆپە هەمانە بە شێوەی هیلالیە مەسەوە کەوانەیەک هەمانە بە شێوەی مەسە ئێسێکی کراوەیە هەمانە جارەوە تاکە گوڵێکە ئیتر چەند دیزاینێکەیەوە تا مەسەن بەنسبەت گەر دەرفەتە بۆ باسی ڕەنگەکانی ژەکەن مەسەر ڕەنگەم بۆ مناسبەتی بۆ بڵێن تایبەتمەندێکی خۆیان بۆ کاتێ بەکاتێ بەنسبەتەوە باشتر وایە بڵێن کە گەشت بەدەستەوە لە ژێرەوە 2 سانتیمە لێ ببڕی لە قەتی گوڵەکە بۆ بە شێوەیەکی لاریش بە گۆشەی 45 ببڕی بۆی کە دای ئەنەی نەنووسێ بەژێر بڵێن گوڵدانەکەەوە ئەگە بنووسێ بەژێر گوڵدانەکەەوە ناتوانێت ئەو بمژێ بەڵام ئەگە بە شێوەیەکی لار ببڕی ئەتوانێ مەسە 170 قەدەکە ئەو بمشێ ینی نیوەی گوڵدانەکە بکەیت ئەوە تقریبا 10 سانتیمێکی ئەو قەدە بچێتە ئاو ئەتیادی و ئاوی خۆی مشێ و بەشی ئەو مەسەن ئەگەر 2 لیتراوی تیا بێت 2 کەوچک 3 کەوچک شەکری تێکەی باشترە مەسەن هەندێک جار وایە حەبێکی ئیسپرینیشی تێکەی نایڵە مەسەن بەکتریاوشی تیا بڵاو بێتەوە ئەگەر حەبە ئیسپرینەکە نەبێ باشتر وایە ڕۆژانە ئاوەکەی بگۆڕی لامان کاتا بڵین سانتیمێک 2 سانتیمەکەش لە قەدەکە ببڕی بۆی بەکتریاوشت قەدەکە دانەخاو هەموو ڕۆژ بۆریەکانی دانە بەڵێ هەموو سانتیم 2 سانتیم بە شێوەیەکی لای ئەوە مەسەن واکە تەمەنی گوڵەکە درێژتر باش باسی ڕەنگەکانت کرد دکتۆر ڕەنگەکان لە چ ڕوویەکەوە خوێندنەوەی بۆ کردیان بەڕێزت باسیەکەی ڕەنگی گوڵەکان بەڕاستی بەنسبەت گوڵەوە هەر ڕەنگە مناسبەتی خۆی مەسەن بۆ نمونە جێژنێکی لە دایک بوونە بڵێن ڕەنگی تایبەتی خۆیە بەنسبەت شەخصەکەەوە ئەگەر مناڵ بێ ئەگەر گەنج بێ ئەگەر پیر بێ ئەگەر ئافرەت بێگەر پیا بە ڕەنگەکەی گۆڕێ مەسەن بۆ نمونە تۆ نەکتر ناسینێکە لە بینی دوو خۆشەویستە
ئەگەر یەکەم جار مەسەن یەکتر ببینن ڕەنگی سپیاتێ بەڵێ ڕەنگی سپی ڕەنگی ئاشتیان چۆنەڵی حەزەکەم چۆنەڵی هاوڕێتی لەگەڵا بەستمیان ئەمە بۆ دیداری خۆشەویستیش ئەبێت بەڵێ کە خۆشەویستەکە چۆ مەراحلی بەڵێن پێشکەوتووە جار ڕەنگی پرتەقاڵی بەسە سووریەتی ئەی دوکتۆر هەر یەکسەر دڵی خۆی کاکابرا خۆشەویستەکە ئەتوانێت هەر گوڵە سوورەکەی بۆ بەرێ ئەگەر چۆنەڵی هاوڕێتەکەیان کۆن بێ و ماوەیەکی بەسەرا چوو بێکتریان ناسی بێ ئەتوانێت سە سووری پێشکەشکە بەڵام لە ئەوڵ جارە مەسەن باشترەوە ڕەنگی سپی بێ بۆ لەدایکبوون چ ڕەنگێک گونجاوە بۆ ڕەنگە بۆ لەدایکبوونی مەسەلەن ڕەنگی تایبەتی خۆیە بەڕاستیەکە کوڕ هێگە کچ بێ ینی زیاتر مەسەلەن ڕەنگی بۆ نمونە بڵێن سپیە ئەگەر مەسەن کچ بێ زۆر جار مەسەلەن سووری پێشکەشەکرێ مناڵەکە بۆ نمونە تا بۆ سەر قەبرانی ژیانی ڕەنگی تایبەتی خۆیە یا مەسەن ڕەنگی سپی زیاتر بەکار دێ جاگەر مەسەن شخصەکە بە گەنجی مرد بێ ئەوش مەسەر ڕەنگەکانی زۆر جارە گۆڕێ بۆ نەخۆش مەسەن ڕەنگی زرد پێشکەشەکرێ بۆ نەخۆش بەڵێ دکتۆر باسێکیەوە بکەین ئەم گوڵانەکە ئەیڕازێنینەوە هەندی بەس گوڵەکان نییە هەندێک گژوجیاشی لەگەڵا بەکارێن ینی بە تایبەتی ئەم لاسکانە یاخۆ کۆمەڵی قەتیکێ ئەمانە هیچی لێرە ناڕوێن بۆ لای خۆمان هەوڵ نەدراوە کە ئێمە ژینگەیەک دروستکەین خۆمانە گوڵانە بەرهەم بێنین والله زۆر جارم بەنسبەت مەسەن ئێستا نرخەوە دابەزێت بێت ینی هەمانە ئێستا چەندین پرۆژە کراوە بۆ بەرهێنانی گوڵی چەفک هەمانە بەڵێ بەڵام بەو چۆنەڵی حەجمە نییە کە چۆنەڵی تەختەی هەموو پێداویستی شارەکە بکە بە تایبەتی مەسەن لە بعضی مناسباتی ڤالەنتاینوانە و خۆمان دەرەقە نایە لەبەرەوە بەسەنە ئایندە لە وڵاتانی ترەوە وێلا خۆشبەختانە مەسەن زۆر ئەو پرۆژەمانێ بەڵام بەسبەت ئەو گوڵانەوە لە هەموو شوێنەکان نابێ بەڕاستی ئەبێ لە خانی شوشیا بیان مثل لە خانی پلاستیکیا بێ ئەبێ هۆکارەکانی گەرمکردنەوە ساکردنەوەشی تیا بەکار بێنرێ بۆ زۆر جار مەسەر لەمانە بەڕاستی خیبرەی تایبەتیەوێ گڵی تایبەتیەوێ ینی ئەبێ ینی ئەو کەسانی کەیشی تیاکە مەسەن پسپۆڕم لە بوارە ولا پرۆژەمانەیە سامسە لە هەولێرەمانە لە دۆکەیە لە سلێمانیش مەسەر یەک دوو شوێن دەستی پێکردووە کێشەی گەورەمان هەیە لەگەڵم گوڵای لەوانەیە زۆربەی بینەرەکانیشمان ئەم پرسیاریانە بێڵێ ماشەڵای بینین ئەمەنە جوانە بەس بەخوا بۆنی نییە زۆر گرفتیانێ بەس هەمانە ئەیبینین من سەرنجم ماوە لەو شوێنانەی گوڵە فرۆشن سپرایەکی گەوریان داناوە لە پاش ڕازاندنەوەی خۆیان بۆنی پێوەکەن بۆچی بۆنی نییە دوکتۆر بەڕاستی بەنسبەت گوڵەوە ئێستا مەسە بۆنی من نێرگزەکەی خۆمان کوردیەکە بەڵێ بوونێکی تایبەتی هەیە هەر ئەو نێگزی خۆ مەسەن براوەتە هۆڵەندا 100 ساڵ لەبش دەستکاری کراوە گەورەکەەوە ڕەنگانی گۆڕابوونی نامێنێ گوڵ کە دەستکاری کرا مەسەن تا جینات و دەستکاری جینات و شتی کرا بۆنی نامێنێ ئەم گوڵانش مەسەن زۆربەی لە سروش تا گوڵی بچووکن کە دەستکاریەکرێ بۆنیان نامێنێ هیانە بۆنێکی مەسەن تا حەدێکی هەیە لەبەرەوە زیاتر مەسەن بە ئەترێک مەسەرن بە سپرایەک بە شتێ زیاتر بۆنی دروستەکەی ینی ئایبی ئەم گوڵانە ئەوەیە بۆنیان نیە ئێمەش مەسەن کۆمەلگای ڕۆژهەڵاتیەکان کە گوڵێک گرین بە دەستمان یەکەم جا بۆنیەکەی ناکرێت ئێستا باسی ئەوەت کرد ئەمان خەریکن لە ڕووی جەنەتیکیەوە ئیشیان لەسەرەکەن ماوەی مانەوەی زۆرتر ئەکەن قەبارەی گوڵەکە ڕەنگەکەی بەڵام ناکرێت وەکو ڕەنگیش وەکو بۆنیش دەستکاری بکرێ کاری لەسەر بکرێت بەڕاستی ئەوەی من زانیاریم هەبێ هەر دەستکاریکردنیەشی ڕۆک یەشێ لەوانەیە مەسەن کارۆ بە تایبەتی گوڵەکان بۆ نەکانێتی و بە تایبەتیش مەسەرن نەگەر گوڵەکە مەسەن گەورە کرایان ڕەنجی گۆڕا مەسەریان چەند جۆرە چووکە بنسبەت سە بۆ منە بڵین گوڵی داودی باسکەیت یان گوڵەباغ زیاد لە 300 بۆ 400 ڕەنگەیە گوڵەباغ بەڵام بەسبەت داودیەوە گەیشتۆتە نزیکی 1000 ڕەنگ ساڵانە بەدیان ڕەنگ ینی سەی ئەڵێ 90 بۆ 95 ئەو ڕۆکانە پێبوونێ ینی ئەوەنەی کە من زانیاریم هەبێ گەڕانەوەی بۆنەکە شتێکی ئاسان نییە گوڵەباخەکەی خۆمان نەبێت گوڵەباخێکی مەسەن گوڵەباخی محەممەدی پێڵێن یا مەسەن گوڵەباخێکە مەسە زیادی گوڵەباخی بۆنداری پێڵێن ئەوەمان بۆندارە بەڵام ئەوانەی تر مەسەن کێر کامێنێتەوە لەوە گوڵەباخی محەممەدەکە زیاتر ڕۆژێک ناگاتە دوو ڕۆژمانەوەی بەڵام ئەوانێت تر کامێنەوە هەفتە دەڕۆژ بۆنیان نییە دکتۆر ئەوەی کە بەڕێستان شارەزاییتان نەبێلێ ئێستا زۆربەی ماڵەکان گوڵەباخێکی زۆریانەیەتر لە حوشەکەیان نابێ هەیەە بە جۆرە جیاوازەکانیت ڕەنگی پەمەیی ڕەنگی سوورە ڕەنگە جیاوازەکانی کێ ئێستا کاتی ئەوەی قەڵەمی لێ بکەن بەنسبەت گوڵەباخەوە خۆمان بۆنی زۆر خۆش یەشێکە لەو ڕۆکانەی کە زۆر سەرکەوتۆ بۆ لەبەرەوەی یەشێکە لەوە نیشتیمانی یەکەمی گوڵەباخ وڵاتی ئەمێ لە چەندی شوێن بە سیۆکی سروشتیەمان مەسەن بڕۆ پێنجۆن بڕۆ پشتی ئەزمەر بە سروشتیەمان لەبەرەوە گوڵەباخ زۆر سەرکەوتۆ لە ئێمە ئێستا چەندی خوێنکارمان لەسەر گوڵەباخ ئیشەکە مەسەن بای بەکاری بێنێ مەسەن بۆ ڕازانەوە یا مەسەن وا بکات لە خانی پلاسیکی خانی شوشەیە بەرەم بێندرێ بەنسبەت گوڵەباخەوە ینی ئەتوانێت بە قەڵەم جیایکەی بۆ نمونە لە پاییزە لە مانگی دەوە تا تقریبا 15 توانی
بەقەڵم بیکەیت لە بەهاری شۆ مەسەن لە تقریبا لە یەکی دۆ لە دەی دووەوە ئەتوانی مەسەنیان گەزەوەکە سات بێ تا یەکی سێش دوێن تا نزیک یەکی چوار دەتوانی بەقەڵم بیکەیت ئەسا کاتێتی بەڵام باشتر وایە چۆن دەڵێ لەم جەوە ساردانا بڵێن لە سەد لێکا بێڕوێنی بەس نەیکەیتە گڵی و پێینەوە بەس لمی لە بەخیان لمێکی ورد سەتڵەکە مەسەنە ژێر چەند کوونێکی تێکەی نیوەی بکەی لە لم قەڵەمەکانی تقریبا بە درێژی 10 بۆ 15 سانتیم لە ناو لەمەکا بێڕوێنی لە سەریشەوە مەسەن بەناوێن دا بچێت لە شوێنەکەدانی لە ماوەی ماجێک کەمتر لە ماگێکا ڕێگەکا و ئەتوانانی مەسەن جایەکەی توانێ و بەکاری بێنی لە بێڕوێنی جا دکتۆر عەلی هەندێک کەس لە جیاتی چەپکە گۆڵ هەر ئینجانەی گۆڵەکە پێشکەشیەک ئەکات لا دوایە چونکە ئەوە زیاتر ئەمێنێتەوە جوانە وڵی بەنسبەت هەموو ڕۆکێکەوە لەوانەیە مەسەر نتوانێت پێ ئینجانەیەکەی هەتوانانی مەسەن داوەتی بەکار بێنی نەوەکو گۆڵ هێندە گوڵە باخەیە قەزەمە مەسەن بە موادی کیمیایی قەزەمە کرێ ئەتوانێەوە بەکاری بێنی چەند گوڵشکایە مەسەرم بۆن منە لەوانە ئەگەر گوڵ وەرزیەکان بۆ نمونە گوڵی پاتۆنیایە مەسەرن چاوەپشیلەیە ئەتوانی مەسەر هەمیشە بەهارە هەندێک مەسەن گوڵی ترمانێ شۆ بۆوان توانی بە ئینجانە بیکەی جوانترە تەبعا نەمێنێتەوە ئێستا هەر یەک لەم گوڵدانانی کە لە ستودیۆکەی ئێمەیە کیوا هەیە هەر گوڵدانێک گوڵ ئەبات بۆ کەسێ من ڕێی وایە مەسە ئەوە زیاتر بەکار بێ بۆ ئەمێنێتەوانێ شەبکە گوڵەکە گەر نیکاتەوە لەوانێ مەسەر نەکاتە دوو ڕۆژ بەڵام بەسەر ئینجانەکە توانێت مەسەن سوودی بمێنێ و هەم یادگاریەکە زیاتر ئەخانەوە چەند ساڵ بمێنێتەوە لای پیرۆزشکە با دیاری بۆیاتەوە وای بەڕاستی ئەوە زۆر مانەچونێکی دکتۆر وەرگی دکتۆر بۆچونە چیار چەنەم ڕۆ تۆزێ بەفرە هەم لەسەر گوڵەکانی ناو ستۆدیۆمان هەم لەسەر ژینگەی دەرەوەی ستۆدیۆ وڵای بەنسبەت گوڵەکانی ناو ستۆدیۆتان مەسەنەن کەشەکەی بڵێن مسەیتەرە یان توانی مەسەن پلەی گەرمینەکەی بگۆڕی بەڵام بەنسبەت ئەوانەی دەرەوە زیاتر ئەو ڕۆکانتان بەکارنا مەسەن کە تحملی کەشەکەکەن بنسبەت مەسەن ئێوە شوێنەکەتان بەرزە لە سلێمانیا و کەشێکی تایبەتیە مەسەن سەرما ڕۆژەوا زۆر گرێتەوانێت بەس دەستان خۆش بیان زیاتر مەسە شتانی کە بەکارهاتوون لەو بابەتانن کە هەر زۆربیان هەمیشە سەوزن و بۆ باخچەکە گونجێن لەگەڵ جەوی دەوروبەرەکەشا گونجێت یعنی من تەسەوەر ناکەم هیچیان مەسەن بەوەیم کەشەوە زیانم پێ بکە چونکە لەو ڕۆکانە مەسەن کە تایبەتن بە کەشی سارد و لە هەمان کاتا بڵێن لە هاوینی ژاب بەشی خۆیان تحملی پلەی گەرماکە دکتۆر عەلی لە ئێستایە ئێمە ئەبینین هەندێک لە کەسەکان هەر ئەڵێن لە ڕووی دەرونیشەوە هاوڕێبوون لەگەڵ گوڵوگیە زۆر کارەکاتە سەر لایەنی دەرونی مرۆڤ بۆ نمونە کەسی وایە تەنایە ئەڵێن سە چوار ئینجانە لە ماڵەوە بەخێو کە خۆی پێوە سەرقاڵەکە لە ڕووی زانستیەوە ئەوەنەی کە بەڕێزت لە سەری زانیاریت هەبێ ئەم هاوڕێبوون لەگەڵ گوڵوگیایە جا بەخێوکەری بیجار لە ماڵەوە هەدبێ ئەوانە کە لە مەشتەرەکان نەمامگەکان ئیشەکەن ئەمە چۆن کارەکاتە سەر لایەنی دەرونی کەسەکان بەڕاستی ئەوە لە کللتوری زۆر وڵاتانەوە هەیە هەتا مەسەن خۆشمان یان باو باپیران مەسەوەی کە بە باغداری بووینەوە مەشغۆڵ بوون تەمەناگەشورە ساڵ زیاتری زۆر یادی بێنە خۆشی بە شتێک لە کللتوری زۆربەی وڵاتانی جاوایە مەسەن ئەڵمان قسەیشیان هەیە ئەڵێ گەرتەوێت تەمەنێکی درێژ و بە تەندروست بژی لە باخچایش بکە مەسەن سینەکان قسەیشیان هەیە ئەڵێ کە دوونان دەبێ یەکێکیان بفرۆشە بۆی گوڵێکی پێ بکڕی بە پێچەوانەوە مەسەن کارکردن لەگەڵ گوڵ و ڕۆکە ئینسان مەشغوڵەکە بۆ مەسەلەن دەرونی باشە بێزار نابێ چۆنەڵی لە ماڵەکە تووشی ئاژا و لەگەڵ ماڵ و مناڵەکە یان مەسەن بە تایبەتی پیرانیان مەسەلەوانی کە چەند کەسێک لە ماڵەوە دانیش زۆرجار مەسەن بەرکەوتنیانە بێ بەڵام خۆیان مەشغوڵکەن بە خزمەتکردنی ئینجان و گوڵەکانیانەوە بە پێچەوانەوە دەرونیان باشترە بێ مەسەن خۆیان مەشغوڵەکەن کات بەسەرە بن لە هەمان کاتە مەسەن تۆ گوڵە بەخێوەکەی کە گەڵایەکی تازاکە مەسەن خۆشیەکە دەیاتێ لە هەمان کاتە کەشی ژوورەکەت بۆ پاکاتەوەن هەواکەت لە پیسی و غازات بۆ پاکاتەوە ئۆکسجینێکی فرێش دەیاتێ لە هەمان کاتە بڵێن ڕتوبە شێدا بە شوێنەکە دایما مەسەن کات لە بەتایبەتی لە جەوی گەرمە ئەگەر شێ کەم بوو مەسەن پێز وشکە بێتەوە لە خۆی ئینسان بێزارە بێ بەڵام ئەگەر ژوورەکە چەند ئینجانێکی تیا بێ تۆ ئاویەدەی ئەوش بۆ خۆی فێنکردنەوە ئاوەکە بە هەڵم لە ژوورەکە لە بۆشایە مێنێتەوەی مەسەن شوێنەکە شێدارەکە پێستە تەندروست دەبێ دەرونت باش دەبێ لە هەمان کاتا بڵێن ئەو ڕەنگە سەوزە بە تایبەتی مەسەن ڕەنگی ڕۆک ینی ڕەنگی سەوز لەو ڕەنگانەی کە ئینسان هادیە کاتەوە کە ئینسان لێوەرەکاتەوە بەڵام ڕەنگە گەرمەکان مەسەن واکاتەوە بێزاربی یان دەخۆتەوە شەڕ بفرۆشی زۆر باشە بینە سەرەوەی کە هەندێک کەس ئێوێ کۆمەڵی گوڵ هەیە لەوانەیە لێرە لە دەرەوە هێنابێتەوە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام بمانەوێنێ لە ماڵەکەی خۆیانە پەروەردەیکەن لە ئینجانەیە ئەمە تا چەند گرنگە ڕێنمایی تایبەت وەربگرن چکە زۆر کات دەڵێن ڕاستە هەموو شتێکی بۆ دابینەکەی بەڵام کەشەکەی ناگونجێ لەگەڵێ
بەڕاستی بەنسبەت و ڕۆکانە مەسەن کە لە ژوورەوە بەکاردێم سەر دوو جۆر ڕۆکمانی هەمانە لە کەشی دەرەوە باخچەکان هەمانەی ناوێ ئەو ڕۆکانەوە من زۆر جارتر باسم کردووە ئەو ڕۆکانە بڵێ نیشتیمانیان نێرە نییە لە ناوچە ئیستیوای مەداریەکانەوە هاتوون ئەو ناوچانە بەسەن وە گێمە جەوی ساردیان نییە لە ستانە بگاتە ناقیس 25وانە یان لە هاوی نابگاتە 45 پلەی گەرمی لە 15 دانابەزێ وە ناگاتە سیش زیاترڵان لە 18 بۆ 25 یعنی وە کەشی بەهاریەمەوەیە لەبەرەوە ڕۆکانە لە گەشە ناوەستن کێنە وڵاتیەمەوە نابێت لە دەرەوە دایانین ئەبێ لە ناو ژوورێکی شوشەیە یان لە ناو ماڵە مەسەن داینێ بە تایبەتی ئەوانەی کە حەزیان لە شێیە نزیک و باشەوە لە مەتبەخ و لە حەمام و لە شوێنەدان دەکەشی زۆرە لەبەرەوە مەسەن پەروەردەکردنی ئەو ڕۆکانە لە ناو ماڵە هەرێکە مەسەن ئەوش کەشی تایبەتیە هیانە مەسەن زیاتر حەزی لە ڕووناکەوێت نزیک پەنجەرەکە داینێ هیانە مام ناوەندە دوورتر هیانە مەسەن ڕووناکی کەمتریەوێ لە گۆشەکانە دایان لەبەرەوە گە لە شوێنێکی تایبەتیە مەسەن یان لە کەشی گونجاوی خۆیان داینی بە پێچەوانە و زۆر سەکەوتەوە بێ و ئێستا مەسەن خۆشبەختانە ژیانیەوەش ئەو کێشەش حەل بۆی ڕووناکیەکە ئەتوانێت مەسەن گڵۆپێکی لیت گولید مەسەن گۆڵۆپەکە گەرمی نەبێ سام گۆڵۆپی لیداناتەوە کە وزەی کارەبا کەمتر سەرفەکە لە هەمان کاتیشا بڵێن گەرمیشی نییە ئەتوانین لە بەرزی مەترێکە بۆ ڕۆکەکەی دانی یعنی بە شێوەی مەسەن کڵاوێکی هەبیان بە کاغەزێ بە شتێک بۆ یەسەر ڕووناکیەکە لە ڕۆکەکە بە لەو کاتە ئەتوانین لە گۆشەکانیشا ڕووناکیکەیتەوە ڕۆکی تیادانی باشە جا دکتۆر ئەم چەپکە گوڵە جوانانە حیفە بخوا دوای فترێک فڕێ بترێ هەندێک کەسەیە بە سەلیقەیە وشکیشی ئەکا ئایا هیچ ڕێگەیەکی دروست هەیە بۆ وشکردنیان؟ وڵی سەحرخان بەنسبەت گوڵوشکردنەوە مەسە هەندێک گوڵمان هەیە ئەتوانی وشکەکەیتەوە بەس هەندێکیان نە وشکردنەوەی گوڵژە ڕێگایش تایبەتیە هەندێک گوڵمانێ مەسەن بۆ منە گوڵە کاغەزە هەندێک گوڵی سروشتیمانێ مەسەن لە شاخ مەسەن لەوانە بابەتی جیاترە و گوڵێکمانی گوڵەڕۆنی پێڵەن ئەتوانی مەسەن بە سروسی وشکرێتوانێت بەڵام بەنسبەت ئەم ڕۆکانە مەسەن کەم گوڵانی کە لە بەردەمی توای هەمیان ناتوانانی ڕێگای تایبەتیە مەسەن شتێکی پێوتێ جێڵ جێڵ مەسەرەن بڵێم کە جانتا و پێڵاوشانە کریکیسێکی تایە وەک شەکرە وردە وایە ئەتوانی مەسەن گوڵەکە دانی ئەگەرە و جێڵەتە بێ زۆر شوێنە فرۆشێژیانی سایم بەکارێنی مەسەن کە داروشتە چێنین تقریبا 100 غرامیتیەکەین تا 4-5 ساڵ مەسەن ئایپیویستی کەمەکاتەوە ئەتوانی مەسەن گوڵەکە دانی ئەو مادە جێڵی وەک شەکرە وردە وایە بزەبێت یعنی مادەیەکە پۆلیمەرە ئەتوانێت 400 دەوەنەی خۆی ئاو بمشێ ناوی چی ئەگەر کەسێ ویستی وڵا هەر پلان جێڵی پیاڵێن جێڵی پۆلیمەری پیاڵە مەسەن ناوی زۆرە باشە وەتە ئەبسۆرپشن جێڵی پیاڵن بڵێن توانی مەسەن گوڵەکە دانی بە شێوەی شەکرەوردێ ئەوە تەبەقات تەیەکەی تقریبا لە ماوەی هەفتەیەکە گوڵەکە وشکاتەوە و نایڵە پشێوێ بەڵام هەموو کەس مەسەن نالوانن نتوانێ ئەو کردارە بکە لە ماوەی هەفتەیەکە مەسەن ئاو لە پتلاتەکانی مەسەن لە گەڵای گوڵەکەەوە مرژێ و قاڵبەکەی تێک ناچێت بە شێوەی جوان وشکێکات ئەمە من پێڵی پۆلیمەرە کە چۆن بەکار بهێنرێت سەرکۆکە پرسیارەکەت لەبیر بنسبەت بەکارنانیەوە ئێمە مەسەن بەکارمانی نەبوت تەجیرکردنی کە دارمان چانە گۆشە تقریبا چەند ساڵە لەمە پێش تقریبا 3 ساڵ 2 ساڵ دەستمان پێکرد نزیکە 800 دۆنمان سەوز کرد لە کاتی چانەکە مەسەن ئەو مادە جێڵەمان بۆ بەکارێنە هەر نەمامێک 100 غرامان تێ کرد ئەمە وایە کرد مەسەن کە ئەو بارانە باریانەوە ئاوی کۆکردەوە ئاوەکە کۆکردە دەوری ڕێگەکان لە هەمان کاتە ئەو مادەیە بڵێن لەسەر بزەبە لە سێر شێوەی شەکرەوردەیە یان یەکە وچکە چای بکەن ناو پەرداخی ئاوەوە لە ماوەی 10 دقا هەموو ئاوەکان بژێ وەکو محەلە بێ و جێڵێکی لێدێ هەر ئەو مادەیە مەسەن بەکاردێ بۆ وشکردنەوەی گوڵش بەڵام بۆ هەموو جۆرەکان بەکارێت هەندێک گوڵەیە مەسەن لە کاتی وشکردنەوەی تێک ناچێت بە تایبەتیش ئەگەر بەو جێڵە وشکیکەیتەوانێ ینی زۆربەی گوڵەکان توانی مەسەرن بەو ڕێگای وشکردنەوە تقریبا نەو جێڵە کیلۆی مەسەن بە 4000-5000 ینی لەسەر زۆربەی مەشتەلەکانیش مەسەر نەفرۆشێ چونکە بۆیە و نەمامچانەی گۆژەوە هەندێک لە مەشتە لێ باش دەسەکانە خۆش بێت دکتۆر زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێ خۆشحاڵ بووین کامڕۆلای میان بووی وە هیواداریش نەمیشا و کەسانی کە ئەنوێ کەسە عزیزەکانیان بەسەرکەنەوە چەپچیە گوڵێکی پێشکەشکەن چکە کار ناوی گوڵە بەوەی بۆ خۆی خۆشیەکە بەخشێ